ولی تماشا بندیجا البته شوتین و سوتنا بازار قیصری سیکا قیصری هاولیره که یکیش سیکن هری کفناره و تراژدی بو براسی جبر که بوها تصوتن شون دا تومدبار و توانبار هاد نگرتن اوان بحث شوتنا اوی بازار کرکو خلکی که کاسب کاره نه های اوان سیاسته نه هفریکه نه چی گلو بو خلکی هات آرمانش کردن برحال ایدی پشتی شوتینه پیتر جاره که سروی که حکومت ریما کردستان باوی که میدانی سردانا ویسی که کرد و نهاجی بگومان پروسس آنوژن کرده بردام دکه چه نمایه ایدی جاره که نفسی که بدوتر کوالیتی تر گرانتی تر دی هیت فکرن میوانه که میه هجایه حاجی سعد جلال او بردف کی سندیکا زیرین گرانه لهوليري نهال استوديو میوانه منه هاك حاجی بخیر بیت خوش بسلامه اگرما باسی او مید حیا بکین او یارمتیانه که سروی که حکومت ریمی کردستان به وی داوا دکاندارکان داوا اما تا چند هندێک لە بارگرانی تان سوی کردووە بنای خوای گەورە مهرەبان دانەری ئەرج و ڕاگری ئاسمان زۆر سوپاس بۆ خوای گەورە کەوا تەمەنی پێبەخشین کەوا ئەوڕۆ لە خزمەتتان دابین لە کەناڵ 24 سوپاس بۆ کەناڵ 24 سوپاس بۆ جەنابەت کەوا ئەو پێشوازی جوانەتان لێکردین سوپاس بۆ بینەرانی کەناڵ 24 لە هەر چێ بن زۆر سوپاس بەڵێ والله كاكا كار يعني نازانم كو وصفي أو موقفي جنابي سروك وزيران كلوبكم يعني براستي زمان عاجزة يعني ناتوانين بزمان وصفي أو موقفي جنابي سروك وزيران بكين أما كاكا كار بينجي 2024 آگر بازار قيسري أو آگریان تبرداو لا ششي بينج 2024 جنابي سروك وزيران سرداني بازار قيسري كرد طبعا آگرەکە سعادنۆ لۆ دەی شەو بوو ئەوە چەندجار باسمان کردیە بەس دیسان دووبارە دەکەینەوە پێغەمبەر عەلەیهی سڵام دەفەرمی ذەکر فإن الذەکرە تنفع المؤمنین جەنابی سەرۆک وەزیران 2 لۆ 3 بەخۆی شخصیەن هات سەردانی بازاری قەیسەری کرد لەوێڕا ئەمن 2 مەتر تقریبا لە جەنابیان دوور بووم لە جێیەکی ڕاوەستا بوو جەنابیان جێ لە داواکاری دوکاندارانی بازاری قەیسەری دەکرد زۆر بە هادیئی و زۆر بە ئەوەی و وڵامی هەموو جوابەکانی داوە وەکو ئەرک نەک وەکو مندن بەڕاستی یعنی جێگەی شەهنازیە ئەمن 2 مەتر لە جەنابیان دوور بووم جەنابی سەرۆک وەزیران کە دیتم ئەوها ڕاوەستا بوو بەڕاستی زۆر بەخەم بوو دڵی تون بوو بەڕاستی تەماشامان کرد لە توابی ئاگرەکە فعلەن کە کاک دیدار تازە باس کرد گوتی ئەمن زەرەر بکەم ناهێنم ئەنگۆ زەرەر بکەن فعلا ئەو موقفەی ئەمن لە دەموچاوی جەنابیانم خوێند کەوا زۆر بەخەم بوو وە دەزانی ئەو ئاگرە لە ناو دوکانەکانی بەردووە و ئەوەیە وەصفی جەنابی سەرۆک وەزیران بەڕاستی وەصف ناکرێت کە گەیشتەکن ئەمن دووەم شەخص بوو تقریبا پێشوازی لە جەنابیانم کرد باوەڕ بکە کاکار نازانم وەصفی ئەو موقفەی کوو بکەم ئەمن سەرۆک وەزیرانم نەدیت لەک نەخۆم ئەمن برایەکی گەورەی خۆم دیت برایەکی گەورەی بازاری قەیسەری وەکو مەردان لە کاتێکی تنگانەی هەمومان ورەمان دابەزی بوو معنەویەتمان سفر بوو کەوا ئەو زەرەرە گەورەمان دیت ئەو دەمارە گەورەمان دیت لە بازاری قەیسەری ئەو هات وزە و ئەمەل و خۆشی بەمەبەخشی بەڕاستی کەوا باسی ئەوەی کرد لە نێزیکەوە دەستی لە ناو دەستی مەینا گوتی باوەڕ بکەن ئەو شانە ئینشاءالله محاولە دەکەم بە زووتری کاتیۆتان زارکەوە بەڵێ البته یارمەتیە بەشی داوە بەڵێ وەکو مین حەیەک ئەوە تا چەند لە سەرەتاوتم تا چەند بوو ئێوە دەستکەوتێک بوو کە بتوانن خۆ دوکانەکانتان سوتا ئەنی وێرانێکی تەواو پێوە دیارە بازارەکە کاتە ئەو مین حەیە تا چەند یارمەتی دەری ببوویەوە ئەو جامە پێشەوە بچینەکن من حەکەی کاکار ئەگەر مەجال هەبی چکە ئەو مەوزوعە گەورەیە یعنی پێم خۆش هەندێک کاتمان بێ بە ئیسراحەت کە شەرحی بکەم حاجی فەرموو پێشەوەی جەنابیان باسی من حەکەی بکە کەوا هات بەڵێنی دا گوتی من ئەو بازارتان لۆ نۆژەن دەکەمەوە بەڵێنی دا جەنابی سەرۆک وەزیران و 2 کۆمپانیای بتوین و کۆمپانیای قەڵای خانزاد ئەو ئیشە درا بەوان شایانی باشە بزانە كاك هكار أو 2 كومبانيا بيشوي عقدي توقيع كان طبعا سياقي إداري هيك للرجاي محافظة للرجاي سلوك وزيران حتى عقد توقيع دقريت بيشوي عقدي توقيع كان أوان دا متمانو أويان سقيان بو حكومتي هي بيشوي عقد توقيع كان أوان هات ندز بكارة كان يعني لحبت ليازضي حبتي 2024 صار دسيان بكارة كان يعني زەنابیان وعدی دا کەوا گوتی من بەڵێن دەدەم کەوا ئەو بازاڕتان لۆ چاکەینەوە و ئیش خۆی دەکەن بەڵێنی دا و بەڵێنەکەی بە زووتری کات جێبەجێ کرد پاشان
جەنابی سەرۆک وەزیران لە 9/6 ڕانەوەستا دیسان بەخۆی شخصی هات لە نێزیک سەردانی بازاری قەیسەری کرد لۆ ئەوەی تەماشای ئیش و کارەکان بکە کو دەڕوا و ئەوە دەکا کوالیتی ئیشەکان کو دەڕوا لەوێش بەڵێنە چشکەیدا بەڵێنە چیدا کەوا گوتی کەوا بەخۆی بەڵێنەکە ئەو بووکەوە بازاری قەیسەری لە دەرەوە لە ئەرچ حکومەتیدا بوون کەوا جاری دووەم هات جێ لەو برادرانی بازاری قەیسەر ڕاگرت زۆربەیان ئیمکانیەتیان نەبوو بازارەکەی توکان ناو نۆژەنی ناوتوکانی زۆر ضروریە کاکار ئاخر ئەویش شەرتە مثلا حکومەت ئەرچی ئەوەی کردبوو کەوا دەرەوەی بازاری نۆژەنکە جەنابیان بڕیاریدا وەکو من حەق گوتی ئەمن تعمیری ناوتوکانشتان عایدی منە شخصی بەخۆم ئەو جادیسان ئەو من ئەو بەڵێنەشیدا ئەو بەڵێنشی جێبەجێ کرد کەوا چوین لە ڕێگەی پارێزگاری هەولێر لە دیوانی محافظەی هەر یەکە بە جۆرەی ئیمکانیەتی خۆی بە جۆرەی زەرەری خۆی ئەو منحەی وەرگرت لە جەنابی سەرۆک وەزیران زۆر تەسیری هەبوو زۆر بەڕاستی جێ دڵخۆشی بوو لە بۆ هەموو دوکان ئەوەتا خێر و بەرەکەت بوو حاجی ینی ئێستا پرۆسەی نوژەنکردنەوەی بازارەکە بەرەو چێ گەیشتووە کات دەکرێتەوە بزانم ئەمە بە خطوات هەندێک پێم خۆش ینی باشی زۆر نووسیوە هەر ئەوان باسکەوەکێت واللهی دەزانی کۆ وەکو چکە ئینسان لەبیر دەکرێت بەڕاستی ئەو جانامێ بەڕاستی دەوری و ئەرک و جەنابی سەرۆک وەزیران یعنی ئەوها بەدوو قسەی ئەوە لەسەری بڕۆین و چکە زۆرە بەڕاستی پێت بێم کاکار 247 توکانیان سوتاند ئەو جەماعەتێکەوە بەداخەوە ئەو 247 توکانیان سوتاند ئەگەر حیسابەکی خەفیفی بکەین خۆ هەر توکان شاگردەکی هەیە کاکە ساحب توکان شاگردەچێ دەکات 490 لۆ 500 نەفەر 500 ماڵ کاولیان کرد 500 مالیان کاول کرد و حتا ئەو دقەی ئەو 500 ماڵە نەکەتی لەسەر ئیش و کاری خۆیان لەبەرەوە پرۆژەی نۆژەنکردنەوە لە ناو بازاری قەیسەریە و بێ لە 247 توکانی حتا ئێستا بزانم کەم کەس باسی کردێ کاکە دەرکەی مزگەفتی بازاری مزگەفتی حاجی داوود کەوا دەرکەی گچکەی لە ناو بازاری ناو بەزازەکان ئەویشیان سوتان یعنی مزگەفتش کاکار ڕزگاری نەبوو لە دەستی ئەو سوتانەی و ئەو دەماڕی ئەوان کە هاتن بازاریان سوتاند نیان گوت ئەوە فیلان ئەوە حزبە ئەوە فیلان عەتیرەتە ئەوە فیلان قەومیەتە 247 توکان بە عەشوایی سوتاندیان خۆشحاڵیەکەی لەوەیدا کاکار جەنابی برا گەورە وەکو برا گەورە واللهی ئەمە پێی دەڵێن برا گەورە فعلا شایستەی ئەو لەقەبێ ئەو جەنابی سەرۆک وەزیران هات وەکو برایەکی گەورە نەیگوت ئەوە فیلانە ئەوە عەبدە ئەوە زەیدە ئەوە نازانم ئەوە فیلان گوتی لۆ هەمویان چاکەنەوە لەو ڕۆژانێکەوە شتێکمان دیت 140 خانی تەوزیعیان کرد لە بۆ کەس و کاری شەهیدان جیاوازی نەکرد کەوا ئەوە فیلان حزبە و ئەو فیلان حزبە مهم ئەوەی شەهید بوو لە شەڕی داعشی بوو موقفی ئەو جەنابی سەرۆک وەزیران بەڕاستی گەلێک زۆرە وەصف ناکرێت بە بەرنامەی بەڵێ بەدوو قسەش بەڕاستی بەڵێ ئەگەر ئێمە باسی بازارەکە بکەین کاک حاجی ینی ئەو بازارە ئەنی بە شێوەیەک نیژەن دەکرێتەوە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی سەلامەتیەوە لە ڕووی جارێکی دیکە گەر دەستێکی ڕەش خوا نەخواستەوەکو ئەوەی کە سووتێندان جارێکی دیکە هەوڵ بدە بسووتێنێتەوە بتوانێت بەرگە بگرێت ئەوجام بە نقاط لە بۆت باسکەم طبیعی ئەو بازارە لە دوو بەشی پێکاتیە بەشەکی قەیسەری کەونەکەی پێ دەرێن بەشەکی قەیسەری نوێیەکە طبعا دوونێ خۆشحاڵی ئەوە بوو جەنابی وەزیری شارەوانی سەردانی بازارێک کرد لەگەر نوێنەری جەنابی سەرۆک وەزیران لۆ ئەوەی تەماشای بازارەکەی بکەن گەیشتە چێ ئیشەکان خۆشحاڵی ئەوەیە کەوا سەقفەکان هەموو ئی بازاری قەیسەری کەون هەمووی چیمەنتۆ کرایە ئەوەی کرای لۆ لەبەرەوەی بەبەر باران نەبتە ئاستەنگێک ئیشەکانیان ڕابگری ئەوە کامل خاڵاز بووە جەنابی وەزیری شارەوانی توکان شقاو بە شقاو هەمووی تەماشای کرد لەگەر جەنابی محافظی لەگەر نوێنەری جەنابی سەرۆک وەزیران شخصی هاتبوونە ناو بازاری قەیسەری بازاری قەیسەری نوێیەکەش تقریبا خلاص بووە خۆشحاڵیەکەی لەوەیدایە کاکار یعنی ئەوە دڵخۆشکەرە زۆربەی توکانەکان دەستیان پێکردێ بەو پارەیەکەوە جەنابی سەرۆک وەزیران وەکو هەدیەکدایە ئەو توکاندارانە بەو پارەیە دانیشتە توکانەکان ناو توکانەکان وا تعمیر دەکەن نۆژەن دەکەنەوە ئینشاء الله بە زووترین کات دەست بە بازارەکەی ئاوەدان دەکەینەوە دەگەڕێنەوە سەر کار و کاسبی خۆیان طبیعی کاکار بەخۆی دەی هەفت 2024 دەستیان بە ئیشەکان کردیە عەقدەکە ساڵەکە ئەوڕۆ لەگەر بەڵێندەرەکان و یاخود ئەو دوو کۆمپانیەکەوە کۆمپانیای بتوێن و کۆمپانیای قەڵای خانزاد دەستخۆشیان لێ دەکەین واللهی بە وەکو شێران ئیشەکانی خۆیان بەڕێو دەبن و ئیشەکە زۆر زوو لە وەقتی خۆی زووتر تەسلیم دەکەن کەوا بەڵێنیاندا لەوانەیە مانجیەک ئەمە ئەو بازارە
بە جوانترین کوالیتی و بە خۆشترین ئەوە نۆژەن دەکرێتەوە و کار و کاسبێک توکاندارانی قەیسەری دەگەڕنەوە سەر کار و کاسب خۆیان. نقطە چی دیت باس کرد گوتت کو ئەمە متمانەمان هەبیکەوە ئەو دەستە ڕەشە نەگاتە بازاری قەیسەری دیسان. ئەکید ئەوڕۆ پلان هەر بەردەوامە و پلانمان لۆ دادەنێن، بەڵام جەنابی سەرۆک وەزیران ئەو قسەیەم زۆر پێخۆشە. هەموو جارێ جەنابی سەرۆک وەزیران وەچی باسی کارەکانی خۆی دەکا زۆر احتیماد لەسەر خۆی ناکە بە شخصی، دەلێ ئەگەر خوامان لەگەر بی، مادەم خوامان لەگەر بی. واللهی لەو شاشەی جوانەی پێم خۆشە ئەو پەیامان بگاتە جەنابی سەرۆک وەزیران. واللهی جەنابی سەرۆک وەزیران ئەو پەیامەی خەڵکی قەیسەری پێتا دەگەینم کەوا مادەم باسی خوای دەکەی، واللهی ئین الله لا یضیع ئەمانەتەه. باوەڕ بکە ئەوی متمانەی بەخوای بی، خوای گەورە لەگەریتی دائیمەن و ئینشاءالله خوای گەورە لەگەر دەبی بە حەول و قووەتی خوای دڵنیاینەوە ئینشاءالله. هەڵبەتە سەرۆکی وەزیران لە هەموو ئەو بویەرێن نەخواسی کوچێ دەبن باوەکی مەیدانی ئاوخوادی چیتراوشە خەڵکی دەشۆبینیت. کاک حاجی زۆر سپاس دەکەین خۆشە باسی ئەمنیەتەکەش بکەین. واللهی ئەمنیەتەکە زۆر شەرتە، چونکە بەڕاستی کاکار ئەمن یەکەم کەس بووم گەیشتمە بازاری قەیسەری لە کاتی ئاگرسنانەکەی و ئاخر کەس بوون لە بازاری هاتمە دەری. باسی ئەمنیەتەکەی بکەن، چونکە ئەمنیەت بە کورتی بەڵێ بە ئەمنیەتەکە ئەو بازارە گەورە سوتا لە هەر جێیەک باە بازار نیوەی هەموو زێڕنگران زێر خۆیان بردەمالێ، هەموو زێر خۆیان بردەمالێ. واللهی کاک هاکار وەکو قارەمانان برادرانی ئاسایش طبعا ئەو توکاندارانە هەموو ئەمە دەناسین، بەس واللهی ئەمە ئێستا نازانین چێ بوو هات لەگەرمان یارمەتی داین لۆ ئەوەی زێڕەکان بینە ماڵێ. دوو حەلقەی ئەمنیان لە بۆ هەر توکاندارێک دروست کرد حتا گەیشتە ناو ماڵی خۆی، کاکە لە ماڵی خۆی تەواو مطمئنی بڵێ چما غڕامێک بزر بوو، گوارێک بزر بوو، ئەوەک بزر بوو. لەوەی مهمتر ئەو ئاسایشانە ئەو پۆلیسانە هەموو ئەمەی دەناسن، حتا ئەو دقەیە کەس نهاتی منەتێکمان لەسەر بکە کاکە ئەمن بووم یارمەتی جەنابتمدا و حەقی خۆشتی بەڕاستی ئێستامە پێمان خۆشە بیان ناسنەوە بی یعنی دەستخۆشیان لێ بکەن. سپاس کەس نهات بەمە برێ کاکە لۆ ئەو شتانەی هەموو وەکو ئەرکەچی خۆیان دیتەوە و بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەین، دەستخۆشی لەو ئەمن و ئەمانەتی دەکەین. ئینشاءالله خوای گەورە ئەو ئەمن و ئەمانەتی لە بۆ شاری هەولێری هەر بەردەوام دەبی و دەمینێتەوە ئینشاءالله. ئینشاءالله بێگومان حاجی زۆر خۆشحاڵ بووین بەڕێز حاجی سعد جەلال بەردەفکە سندیکا زێڕەنگیری هەولێرێ. گەلێک سوپاس سپاس بۆ جەنابی، زۆر سپاس بەخێر بێت.